کاک دکتۆر ئەمڕۆ ساڵیادی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستانە جەنابەت هەمووەکو وەزیر هەمووەکو بەرپرسێک لەو حیزبە چ پێیامێک ئێمە هەمومان ئەندامی پارتی دیموکراتی کوردستانین شەڕەفێکی گەورە لە ژیانماندا هەبێ و شانازی پێوە بکەین ئەندام بوونمانەوە و کادری ئەم حیزبین چونکە پارتی بوون شەڕەف بوونێکی گەورەیە و لە هەمان کاتژدا ئەمڕۆ ڕۆژێکی زۆر پرشنگدار و خۆشە بۆ ئێمەی پارتی چونکە ڕۆژی لەدایک بوونی جەنابی سەرۆکی خۆشەویستمان مەرجەع و پێشمەرگە و سەرۆک و ڕابەری کوردستان جەنابی سەرۆک بارزانیە ئەم ڕۆژە خۆشە بەوەیە کە ساڵیادی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستانە ئەو حیزبەی کە خاوەنی مێژویەکی گەورەیە قوتابخانەی کوردایەتیە و هەروەها لەسەر ئاستی وڵاتان و نێودەوڵەتی و لە ئاستی ڕۆژهەڵات ناوڕاست حیزبی براوە یەکەمە خاوەنی زۆرترین دەنگدەرە ڕێبازی پیرۆزی بارزانی خاوەنی ئەو حیزبەیە ئێمەی پەیڕەوانی پارتی بەردەوام بین و لەم مەراسیمە پیرۆزبایی لە 2000 دەست دەکەین کە هاتنە ناو ڕێزی پارتی کوردستان شەڕەفی ئەندامبوونیان پێبەخشرا ئەمە ئەوە دەگەێنێت کە ڕێبازی بارزانی بەردەوام ڕێبازی نوێبوونەوەیە ڕێبازی بیرۆکەی نوێ و پەرسەندنە لە هەڵبژاردن پێتانەوە ئەم جارەش یەکەم دەبێت بەڵێنایی گومان لەوەدانێ هەموو مێژووی پارتی هەر براوە یەکەم بووە پارتی هەر یەکەمە و پارتی خاوەنی زۆرترین دەنگدەر و زۆرترین لایەنگری هەموو لایەکمانە بەدڵنیاییەوە قسەی کۆتایی ڤار دەیکات.